لە پاش هەوڵەکانی بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەڵەبجە کە بە لیژنەیەکی پسپۆر کە پێکات بوو لە 6 پزیشکی پسپۆر لە بەشی هەناوی و لە بەشی نەخۆشیەکانی چاو هەستانی بە دیاریکردنی 35 بەرکەوتێکی کیمیایی وە لەلایەن کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و 18 ناوی ترمان پێگەشت 50 بڕیارە لە هەفتەی داهاتوو 53 بەرکەوتێکی کیمیایی بنێرینە دەرەوەی وڵات بەمبەستی چارەسەرکردن ئەوەی گرنگە لێرە بیڵێم دڵنیاییە دەمە هەموو بەرکەوتوان کە ئەو کەسانە کە پێویستیان بە دەرەوەی وڵاتە ئێمە دەستنیشانیەکەین بۆ سەر و خۆمان ناوەکانیان بەرز دەکەینەوە بەمبەستی ڕەزامەندی نواندن لەسەر سەرفکردنی ئەو تێچوانی کە بۆ سەفەر و بۆ نەشتەرگەری بە تایبەتی نەشتەرگەری چاندنی گلێنەی چاوپێویستیانە بۆیان دابین بکەین. ئامادەکاریەکان بۆ ناردنەدەرەوەی بەرکەوتوانی کیمیایی لە ئێستادا بەڕێگەی وشکایی بێت پێویستەکە بەرکەوتوانی کیمیایی هەمویان پاسپۆرتەکانیان نوێ بن و هەروەها ئەو نەخۆشانی کە لەلایەن تیمی پزیشکی پسپۆڕەوە جۆری نەشتەرگەریەکەیان یاخود جۆری نەخۆشیەکەیان وەگوتم لە لە نەخۆشیەکانی هەناوی نەخۆشیەکانی چاو دیاریکراوە بەپێی ئەو نەخۆشیانە لەوێ پزیشکی پسپۆریان بۆ ئامادە دەکرێت و ئەوەشی گرنگە کە بێڵێم ئەو بەرکەوتوانی کە پێویستیان بە یاوەری نەخۆش هەیە واتە مرافق پێویستەکە ئەو کەسانە بن کە نەشتەرگەری چاویان بۆ ئەکرێت